ئەوڕۆ لەگەڵ کۆمەڵی هاوڕێ هاتین بۆ شوێنێک لە باڵەکایەتی کە زۆر پیس بوو زبوو خاشاکێکی زۆری تێدا بوو وەکو پلاستیک و شوشە و ئەو شتانی کە ڕۆژانە ئێمە بەکاری دەهێنین بۆیە ئێمە شاتین ئەم شتانە پاک بکەینەوە بۆ ئەوەی ژینگەکەمان پاک ڕابگرین. خلاص بو کاری ئەم کەمپێنە زیاتر هۆشیارکردنەوەی قوتابیانە زیاتر ئاراستەکردنە بۆ منداڵان و گەنجان زیاتر کارکردنە لەسەر مەکتەبەکان بریتی بوو لە باکوخانکردنەوەی کۆمەڵک شوێنی گەشتیاری کە هەر بە لەگەڵ کۆمەڵک قوتابی و قوتابخانەکان ئەم کارەمان ئەنجامدا. چەند بەشێکی تری هەیە کە بەشی دواتریەوەیە کە با بڵێنەوە ئەو پاشماوانە یان ئەو کەرەستانێک کە ئەتوانین جارێکی تر بەکاریان بهێنینەوە بیانکەین بە بابەتی هونەری دانێنینەوە لەگەڵ خۆمان ئەکەین بەکاری هونەری دووبارە بەکار هاتوو هۆتەیانکەین بە کاری هونەری و دواتر پێشکەشیانەکەین لە نمایشێکدا لە کۆتایی کەمپێنەکەماندا نمایشیانەکەین. Lena,